هەوڵێک کە پێشووتر هەبووە ئێستا لە چوارچەوەی ئەو کۆنفرانسە دەوڵەمەندی پرۆژە یاسای ڕێخستنی کاری خۆبەخشی لە هەرێمی کوردستان گەڵاڵە دەکرێت و گفتوگۆی لەسەر دەکرێت پاشان بە فەرمی پێشکەشی پەرلەمانی کوردستان دەکرێت بۆ ئەوەی هەوڵ بدەین یەکەم پێناسەی کاری خۆبەخشی لە هەرێمی کوردستان بکەین دووەم ئەم کارە بە دامەزراوەی بکەین چونکە جوودی زۆر هەیە کاری زۆر هەیە بەڵام ڕێک نەخراوە و بە شێوەیەکی تەندروست سوود لەو توانایانە وەرنەگیرەوە بە تایبەتی ئەمە زۆر گرنگە لەو کاتێک کە حکوومەت لە قەیرانێکی گەورەدایە لە دوو شێوەی یەکەمیان ئەوەیە کە ژمارەیەکی زۆر لە خەڵکی هەیە کە کار لە دامەزراوە فەرمیەکان دەکەن فەرمانبەری ڕسمین کە لە هیچ وڵاتێک ئەو مۆدێلە نەماوە دووەمیان لە ئەزمەیەکی دارایی قوڵە وڵاتێکە کە ئێستا بەپێی ئەو پێشهات و ژمارانەی کە دەیخەنە ڕوو نزیکەی 28 میلیارد دلار قەرزارە بۆیە بەنەتیجە پێم وایە دەتوانێت بەشێک لە چارەسەری ئەو پرۆسەیە لە چوارچێوەی توانامرۆیەکانی کۆمەلگا بکە و کۆمەلگا و ئامادەجێی تێدایە بەڵام هیچ ڕێکارێکی ڕێکخراوەیی نییە هیچ زۆرێ لە هاندان بۆ ئەو پرۆسەیە نیە بۆیە بەناڕسمی هەندێک هەوڵ هەیە و کراوە مثلا بۆ نمونە ئێستا وزارەتی تەندروستی دەرچوانی کۆلێژی پزیشکی و کارتەکانی تری تەندروستی وەرەگرێ بە خۆبەخشی بەڵام هیچ پێوەرێکی یاسایی نییە بۆ ئەو کارەوە لە هیچ تراکتۆری بەڕێوەبردننی دەوڵەت شتێک نیە ناوی کەسی خۆبەخش بێ لە ناو دامەزراوەی فەرمی بۆیە ئەمانە وەکو حاجەتن ئێستا و ئێمە دەمانەوەی لێرە ڕێکخین و پێشکەشی پەرلەمانیکەم بە هیوای سەرۆکاتی پەرلەمان و پەرلەمانتارە بەڕێزەکان ئەم پرۆژە با بڵێن خزمەت گوزاریە گەورەیە با بڵێن بخەنە بەرنامە و دەنجی لەسەر بدەن و بۆی بچێتە بواری کارکردن.